ماوەی زیاتر لە 2 ساڵە حکوومەتی هەرێم بەشە نەوتی سپی بەسەر هاوڵاتیاندا دابەش نەکردووە بۆ ئەم ساڵ حکوومەتی عێراق بڕیاری داوە 30 ملیۆن لیتر ڕەوانەی هەرێم بکات و لەو بڕەش بەشێکی گەیشتووەتە پارێزگای سلێمانی. قایمقامی قەزای ناوەندی هەولێر دەڵێت پارێزگای هەولێر پێویستی بە زیاتر لە 100 ملیۆن لیتر نەوتی سپی هەیە، بەڵام حکوومەتی ناوەندی بڕیاری هەناردەکردنی 10 ملیۆن لیتری داوە. وەزارەتی سامانە سروشتەکان لە توانایدا نەبوو کە دابین بکاتن، بۆیە پەنای بردە بەر پارێزگاکان کە لە ڕێگای وەزارەتی نەوتی عێراقەوە نەوت دابین بکەن. هەوڵەکانی پارێزگاکانیش بەردەوام بە تایبەت پارێزگای هەولێر وەیمە ئاگادار بن ڕۆژانە پەیوەندی دەکرێت لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق بۆ دابینکردنی نەوتی سپی بۆ هاوڵاتیان. لە ماوەی ڕابردوودا بڕیارێکی دەرکرد وەزارەتی نەوتی عێراق کە 30 ملیۆن لیتر بۆ هەر سێ پارێزگای هەولێر و دۆک سلێمانی دابین بکاتن، بەشی هەر پارێزگایەک 10 ملیۆن لیتر بوو، بەڵام ئەو بڕە زۆر کەمە لەبەر ئەوەی پارێزگای هەولێر پێویستی بە زیاتر لە 100 ملیۆن لیتر ئەگەر بێت و هەر خێزانێک 1 بەرمیل نەوت وەرگریتن. وەک هەمیشە هاوڵاتیانی هەرێم سەرجەم کەم و کورتیەکان بۆ گەندەڵی و خراپ بەڕێوەبردننی دەسەڵات لەلایەن بەرپرسانەوە دەگێڕنەوە. 2 ساڵ دەبێت نەوتمان وەرنەگرتووە لە کوردستان. سەرڕای هەموو قەیران و هەموو کێشەی سیاسی و ململانەی سیاسی و بگرە قەیران لە دوای قەیران ڕووی لە هەرێمی کوردستان کرد و تاوەکو من هەست پێ دەکەم بەرپرسانی هەرێمی کوردستان نەخەمیەوەیانە کە نەفت دابین کە نەفتی سپی بۆ خەڵک بۆ هاوڵاتی نەخەمیەوەیانە ڕۆژێک لە ڕۆژان خەم بۆ میلەتەکان بخۆن. دەپرسم لە ئەندام پەرلەمانتارەکانمان لە وەزیرەکانمان لە جەنابی سەرۆک کۆماری عێراق تا بگرە باشە پێتان دەڵێم ئێوە تەنها بۆ موچە لەوێن بۆ ئەوەی لەوێن بەربوونتە گیانی خەڵک بخۆن خوێنی خەڵک بمشن تاکەی شەرم لە خۆتان بکەن لە خوێنی شەیدان بکەن تاکەی خوێنی شەیدان بە فیرۆدە. من خاوەن شەیدم بەڕاستی من گلەیم هەیە حتا سەر نێسقات. ئێمە شەڕ دەکەین بەرگری دەکەین کۆمەڵی دز و مافێ دەیخوات. نەفتە گازە بنزینە بمانداتی ئەمەش مواطنێکی کوردستانی عێراق ئەگە برایەتی بی باوە چێک بین ئەگە برایەتیش نەبێەوە لە خۆیان بخۆیان ئەوجە بە حسابی خۆیان بکەن ئینشاڵڵا ئیشمان دەنێرن ئینشاڵڵا دەریان نەرم دەبێ من بۆ دەنێرنی. دابین نەکردنی نەوتی سپی بۆ ماڵان لە کاتێکدا 2 پاڵاوگەی گەورە لە هەرێمی کوردستان بوونیان هەیە کە دەتوانن نەوتی سپی بەرهەم بهێنن، هەرچەندە بەهۆی ناشەفافی کەرتی وزە نازانرێت توانای ئەو پاڵاوگانە لە بەرهەمێنانی نەوتی سپیدا چەندە، بەڵام گومان دەکرێت بەرهەمەکانیان لە بازاردا بە نرخێکی گران ساغ بکرێتەوە. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.